راخنين وأحمد لهوليرة وفرمو. السلام عليكم. عليكم السلام كاك أحمد. شلونك كاك مراد؟ سپاسەکەم بەڕێزی کاک ئەحمەد بزانین جەناب بدێتەوێت لەسەر چی قسە بکەین. كاك مراد أروح نوێژی جمعة. بەڵێ؟ أروح نوێژی جمعة كيف؟ تێنەگەیشتم کاک ئەحمەد. أنا أروح نوێژی جمعة نوێژی جمعة. کێ؟ جنابه. جامە چ پەیوەندێکی بەتەوەیە کاک ئەحمەد؟ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکە دیارە هیچ قسەیەکت نییە لەسەر تەوەرێک بیکەی هەلبەتە نوێژکردنی من یان نەکردنی من تەوەر نییە تەوەری ئەمڕۆ نیەوە شتێکی تایبەتە بە خۆدی خۆم ئێوارەتان باشتر بە تۆ زۆر سپاس بە ڕێزەکەم بە ئێرانتەوە بە سووریاتەوە بە عێراقتەوە بە سەری ڕەشتەوە بە قەڵاتۆلانتەوە بە هەر هەموو بە قوربانی ئەو دەمە نقڵەی تۆ هەر هەمویان بە قوربانی دەمە نقڵەی تۆ برد کاک سەنگەر ببوورە ئەگەر بکرێت لەسەر تەوەرەکەمان بەدوێ سپاس من کراوەیە ئازاد لە سلێمانی وەردەگرم سڵاو لێبێ ئەم کاتت باش فەرموو کاک ئازاد سلااو لێبێت. سڵاو لە بەڕێز زۆر سپاس ئەوە کراوەیە. بەڵێ فەرموو وامريك وزرميمة لجلال وزرميمة عيفات غيرش بالك عشتك قديمة ديار يار 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 ديار يار يار ديار يار جيت خوكا من نايم وميك جنارة لدلا نفس نارا حيفاتا إلى شبالك هتف نيارا پێشکەشەکە بە چی ئەمە؟